لە هەولێر دەستکراوە بە دەستکاریکردنی نەخشەی گەڕەکەکان و شوێنی سەوزایی و بازاڕی هاوچەرخ دەکرێتە یەکەی نیشتە جێبوون. دانیشتوانی بەشێک لە گەڕەکەکانی شاری هەولێر نیگەرانن لەم هەنگاوانە و داوای بەدەنگەوە هاتنی حکوومەت دەکەن. گەڕەکی فەرمانبەران یەکێکە لە نمونەی ئەو گەڕەکانەی باوتەی دانیشتوانەکەی ئێستا لەلایەن کەسێکی کار بەدەستەوە شوێنی سەوزایی و بازاڕێکی هاوچەرخ تێک دەدرێت و دەکرێتە یەکەی نیشتە جێبوون. بەمەش خەڵکی ئەم ناوچەیە ڕوبەڕووی زەرەر و زیانێکی زۆر دەبنەوە. ئێمە ئەو زەویانەمان کڕیوە بە گران کڕیومانە زیاتر لە دەفتەری بۆ 2 دەفتەر گرانتر کڕیومانە دڵمان بۆ خۆش بووە کە شوێنێکی خەدەمیە کە دەکرێتە خەدەمی دەکرێتە پرۆژەت ئەمەێرم بە 8 نیوکری بە 6 بە 5 مەدەستەکە لە ژوورێ ئێستا لەو گۆڕی ئێستا لەعانیوە هەموودا دەبەزێ خانیانە 2-3 ڕۆژ پێش ئێستا نازانین چێ بە ئەمری چێ یەکێک هاتیە شۆفەری لێدایە و گوتی کاکە ئەو زەویە بوویتە خەدەمی واتە لە خەدەمی بوویتە سەکەنی واتە فرۆشرایە چێ فرۆشتیتی کەس نازانین. سەرۆکی فراکسۆنی یەکێتی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر ئەم هەنگاوەی شارەوانیەکان بە دروست نازانێت و داوای چارەسەرکردن و تێکنەدانی نەخشەی گەڕەکەکان دەکات. دەبێت سیرکەین ئێمە گەڕەچێک تەسمیمی ئەساسی خۆی بۆ کراوە لەسەر ئەم تەسمیمە منطقەیەکی هەیە پێرێن یا سەوزایە یا پارکە ئەبینی لەم ڕۆژگاراندا دەستی بەسەردا دەگیرێ بۆ کەرتی تایبەت بەڕێوە دەچێت یا بۆ بەرژەوەندی شەخصی دەستکاری دەکرێت ئەمەش زیانی گەیاندوو هەم بە هاوڵاتیان هەم بە حکوومەت. بۆ کاری قەیرانی دارایی ماوەیەکە سەرۆکایەتی شارەوانی هەولێر لە ڕێگەی شارەوانیەکانەوە ئەو شوێنانەی لە نەخشەی گەڕەکەکان شوێنی سەوزاین دەفرۆشرێن و لەلایەن کەسانێکەوە دەکردرێنەوە دەکرێنە یەکەی نیشتە جێبوون. ئەم هەنگاوەش ناڕزایەتی خەڵکی ئەم گەڕەکانەی لێکەوتۆتەوە. هەڵگورد ئەحمەد کورتزاد نیوز هەولێر.